سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵ هاوڕانی هاوکارم هاتوونەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتیاوڵەکانی ئەمڕۆ سێشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هۆڵەکان. ناڕەزاتی جوتیارانی کوردستان لە ئاسنەدانی پارەی گەنمەکانیان، کۆبوونەوەی چالاکانی مەدەنی شاری سنا لەسەر مەزاری مزەفەر ساڵحنیە یان لە دەستانی دەست بە سەرکراوێکی شۆڕشی ژینە لە مەهاباد، برینداربوونی کاسبکارێکی دیکە لە سنووری بانە، ئەعدامی بەندکراوێکی کورد لە زیندانی عادڵابادی شیراز، 12هەمین ڕۆژی مانگرتنی کرێکارانی شاغڵ لە ڕێکخراوی ئەو ئاوڕۆی ڕوودبار، مانگرتن لە خواردنی ڕەزا شەهابی لە زیندانی ئەڤین و پشتیوانی چالاکانی کرێکاری ئیسپانیا و ئاڵمان لە شەریفە محەممەدی. درێژەی هەوڵەکان. ناڕەزاتی جوتیارانی کوردستان لە ئاسنەدانی پارەی گەنمەکانیان بەپێی هەواڵی گەشتوو کە شاوەرزانی پارێزگای کوردستان لە ئاسنەدانی پارەی گەنمەکانیان لەلایەن دەوڵەتەوە ناڕازین و دەڵێن چیتر گەنم ناچێنین و خۆراکێک دەچێنین کە پێویستی بە کڕین لەلایەن دەوڵەتەوە نەبێت و خۆیان بە ئاسانی لە بازاڕەکاندا بیفرۆشن. لە ساڵانی ڕابردوودا پەرداخنەکردنی پارەی جوتیاران لە کاتی خۆیدا بۆتە کێشەیەکی گەورە بۆ کەشاوەرزان و بە تایبەت بەرهەمهێنەرانی گەنم، هەر بەو بۆنەوە بەشێکی زۆر لە جوتیاران ناچار بوون لە جیاتی گەنم بەرهەمی دیکەی کەشاوەرزی بچێنن. پارێزگای کوردستان پێشتر بە بەرهەمهێنانی 4,600,000 تۆن گەنم ناوەندێکی گەورەی بەرهەمهێنانی ئەو خۆراکە گرینگە لە ئێراندا بووە، بەڵام ئێستا مافیا دەوڵەتیەکان ڕێگەیان لە گەشەکردنی کەشاوەرزی ئەو پارێزگایە گرتووە. کۆبوونەوەی چالاکانی مەدەنی شاری سنا لەسەر مەزاری مزەفەر ساڵحنیە. ڕۆژی دووشەممە 18 پوشپار هاوکات لەگەڵ چلەی ماتەمینی مزەفەر ساڵحنیە لە چالاکانی کرێکاری کۆچکردووی شاری سنا، کۆمەڵێک لە تێکۆشەرانی کارگەری مەدەنی ژینگە پارێز و ژمارەیەکی زۆر لە خەڵکی سنا لەسەر مەزاری ئەو نەمرە کۆبوونەوە و ڕێزیان لە بیرەوەریەکانی گرت. بەیانی ڕۆژی شەممە 12 جۆزەردان مزەفەر ساڵحنیە چالاکی کرێکاری ئەندامی یەکێتی ئازادی کرێکاران و ئەندامی گروپی شاخەوانی چلچەمە لە کاتی پیاسەکردن لە نزیک مەیدان باری سنا بەهۆی جەڵتەی دڵەوە گیانی لەدەستا. مزەفەر ساڵحنیە لە ساڵی 65 هەتاوی وەک ئەندامی یەکێتی سەنەتکارانی سنا دەستی بەکار کردبوو. لە ماوەی تێکۆشانیدا چەندین جار لەلایەن ئیدارەی اطلاعاتەوە بانکێشت و دەست بەسەر کرابوو. ئەو چالاکە کرێکاریە لە مەراسمەکانی ڕۆژی جیهانی کرێکار 8 مارس، ڕۆژی جیهانی ژن و بە تایبەت مەراسمەکانی پاساژی عزەتی، دەبیرستانی ڕەنج ئاوەری و ساڵۆنی تەختی لە ساڵەکانی 67 و 68 بەشداری کرد. ساڵی 85 هەتاوی بوو بە ئەندامی یەکێتی کرێکارانی دەرکرا و پاش 2 ساڵ ئەو ڕێکخراوەیە ناوی بۆ یەکێتی ئازادی کرێکاران گۆڕی و مزەفەر ساڵحنیە وەکو ئەندامی دەستەی بەڕێوەبەرایەتی ئەو ئیتحادیەیە هەڵبژێردرا بوو. گیان لە دەستدانی دەست بە سەرکراوێکی شۆڕشی ژینە لە مەهاباد. ڕۆژی دووشەممە 18 پوشپار کرێکار و دەست بە سەرکراوێکی شۆڕشی ژینە بە ناوی سمکۆ دوودکانلو ناسراو بە سمکۆ شکاک بەهۆی ڕووداوی هاتوچۆ لە مەهاباد گیانی لەدەستە. سمکۆ دوودکانلو لە سەردەمی شۆڕشی ژینە دەست بەسەر و زیندانی کرا. ئەو کرێکارە زەحمەتکێشە چەند ڕۆژ لەوە بەر بەدانانی بارمتە ئازاد کرابوو و بۆ دابینکردنی بژێوی ژیانی لە کارگەیەکی دەرەوەی شاری مەهاباد کاری دەکرد. ڕۆژی ڕابردوو سمکۆ پاشگەڕانەوە لە سەرکار لە ڕێگەی مەهاباد تووشی ڕووداوی هاتوچۆ بووە و بەداخەوە گیانی لەدەستەوە. برینداربوونی کاسبکارێکی دیکە لە سنووری بانە. دوانیوەڕۆی ڕۆژی دووشەممە 18 پوشپار کاسبکارێکی خەڵکی بانە بە ناوی نەوید حەسەنی تەمان 22 ساڵ بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم لە سنووری بەرویشکانی بانە بریندار کرا.
بە پێی راپۆرتی کۆلبەر نیوز هێزەکانی هەنگی مەرزی بانە ڕۆژی ڕابردوو کۆمەڵک کۆڵبەریان داوەتە بەردەستڕێژی گوللەو لە ئەنجامی ئەو هێرشەدا کاسبکارێکی تەمەن 22 ساڵ بە ناوی نەوید حەسەنی لاقێکی بریندار و بە مەبەستی وەرگرتنی چارەسەری پزیشکی ڕەوانەی نەخۆشخانەکراوە. ناڕوونی چارەنووسی هاجەر سەعیدی لە زیندانی سنە. چارەنووسی هاجەر سەعیدی چالاکی کرێکاری و مافی ژنان کە 8 مانگ و 20 ڕۆژ لە ماوەی 1 ساڵ حکمی زیندانەکەی لە بەندیخانەی ناوەندی سنە تێپەڕ کردووە بە ناڕوونی ماوەتەوە. هاجەر سەعیدی لە ڕێکەوتی 28 گوڵانی 1402 هەتاوی هاوڕێ لەگەڵ کۆمەڵێک لە چالاکانی کرێکاری شاری سنە کە بۆ دیدار لەگەڵ بنەماڵەی گیانبەخت کردو هومەن عەبدوڵڵاهی ڕۆیشت بوو لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە دەست بەسەر کرا. ناوبرا بە تۆمەتی ئیجماع و تەبانی لە ڕێگەی دروستکردنی گروپی کۆمونیستی و هەوڵی تێکدانی ئەمنیەتی وڵات بە 2 ساڵ زیندان مەحکوم کرا، بەڵام حکمەکەی لە دادگای پێداچوونەوە بۆ 1 ساڵە کەم کرایەوە. ئیعدامی بەندکراوێکی کورد لە زیندانی عەدڵابادی شیراز. بەیانی ڕۆژی یەکشەممە 17 پوشپەر حکمی ئیعدامی بەندکراوێک بە ناوی موجتەبا کەرەمی خەڵکی هەرسینی سەر بە پارێزگای کرماشان لە بەندیخانەی عەدڵابادی شیراز جێبەجێکرا. ئەو بەندکراوە تەمەن 28 ساڵە 3 ساڵ لەمەوبەر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر دەست بەسەر و دواتر لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە ئیعدام مەحکوم کرا. بەیانی ڕۆژی یەکشەممە حکمی ئیعدامی موجتەبا کەرەمی لە بێدەنگی خەبەری لە زیندانی عەدڵابادی شیراز جێبەجێکراوە. 12هەمین ڕۆژی مانگرتنی کرێکارانی شاغڵ لە ڕێکخراوی ئاو ئاوڕۆی ڕووتبار. کرێکارانی شاغڵ لە ڕێکخراوی ئاو ئاوڕۆی ڕووتبار لە ڕۆژی 6 پوشپەڕی ئەم ساڵەوە لە ناڕەزایەتی بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان دەستیان لە کارکێشایەوە و مانیان گرتووە. کرێکارانی ناڕازی خوازیاری پێدانی داخوازیە دواخراوەکان، واژۆکردنی گرێبەست بە شێوەی ڕاستەوخۆ لەگەڵ خاوەنکار، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، دروستکردنی ڕێکخراوی کرێکاری سەربەخۆ، پێدانی مافی دەربڕینی ناڕەزایەتی و دابینکردنی بیمەی دەرمانی کارامەوە. مانگرتن لە خواردنی ڕەزا شەهابی لە زیندانی ئەڤین. ڕەزا شەهابی چالاکی کرێکاری بەندکراو لە زیندانی ئەڤین لە ڕۆژی دووشەممە 18 پوشپەڕەوە لە ناڕەزایەتی بە هەڵسوکەوتی دژە ئینسانی بەڕێوەبەرانی زیندان مانی لە خواردن گرتووە. ڕەزا شەهابی تووشی دیسکی سەختی مۆرەکانی گەردن، سڕبوونی هەردوو دەست و لە جێچوونی 2 مۆرەی کەمەر بووە و پزیشکان بڕیاری نەشتەرگەری خێرایان داوە، بەڵام بەرپرسانی زیندانی ئەڤین ئەو بەندکراوەیان لە دەستڕاگەیشتن بە دەرمان بێبەش کردووە. ڕەزا شەهابی کاتێک ناڕەزایەتی دەربڕیوە لەلایەن مەئمورانی زیندانەوە هەڕەشەی گۆڕانی بەند و ئەزیەت و ئازاری لێکراوە. ئەو چالاکە کرێکاریە لە ڕۆژی دووشەممەوە دژ بە هەڵسوکەوتی نامرۆڤانەی بەرپرسانی زیندان مانی لە خواردن گرتووە و تەندروستی لە مەترسیدایە. سەرهەڵدانی دووبارەی نەخۆشی گولی لە ئێران. بە پێی راپۆرتی میدیاکانی ئێران لە ساڵی 1402دا سەرجەم 11915 کەس بە نەخۆشی گولی توش بوون کە 8988 کەسیان چاک بوونەتەوە و 2504 کەس گیانیان لەدەستاوە. بە پێی راپۆرتە 9 کەسی دیکە بە نەخۆشی گولی توش بوون کە 6 کەسیان ئێرانی و 3 کەسیان خەڵکی ئەفغانستان بوون. هەروەها 411 توش بوو کە 120 کەسیان خەڵکی ئەفغانستان بوون دەرمانی پێویستیان وەرنەگرتووە. 12 کەس لەژێر چاودێری پزیشکیدان و 8 کەسیان شارۆمەندی ئێرانی. بە وتەی چالاکانی بواری پزیشکی زۆرترین توشبووان لە پارێزگاکانی خۆراسانی شمالی، خەزوین و ئێران شار تۆمارکراون. گۆڕانکاریەکانی کەشوهەوا و چۆڵبوونی 200 ئاوایی لە سیستان و بەلوچستان. بەهۆی گۆڕانکاریەکانی کەشوهەوا، کەم ئاوی و زریانی خۆڵ لە پارێزگای سیستان و بەلوچستان 200 گون چۆڵ بووە و
دانیشتووەکانیان بۆ ناوچەکانی دیکە کۆچیان کردووە. لە ساڵانی ڕابردوودا زریانی خۆڵ و کەم ئاوی گەورەترین قەیرانی پارێزگای کەم داهاتی سیستان و بەلوچستان بووە و بەو هۆیەوە نەخۆشی و کۆچی ناچاری پەرەی سندووە. بەوتەی توێژەرنەرانی بواری ئاو و خاک تەندروستی 400,000 کەس لە پارێزگای سیستان و بەلوچستان بەهۆی گۆڕانکاریەکانی کەش و هەوا و بەڕێوەبەرایەتی ناکارامەی دەوڵەت کەوتۆتە مەترسیەوە بێکاری گەشەی کردووە و زیاتر لە 200 گوند چۆڵکراون. دوا هەواڵمان سەبارەتە بە پشتیوانی چالاکانی کرێکاری ئیسپانیا و ئاڵمان لە شەریفە محەممەدی. کۆنفدراسیۆنی یەکێتیە کرێکاریەکانی ئیسپانیا و کۆمەڵێک لە چالاکانی کرێکاری ئاڵمان وێڕاییدانەکردنی حکمی ئیعدامی شەریفە محەممەدی خوازیاری ئازادی بێشەرت و مەرجیە و چالاکە کرێکاریە بوون. سەرۆکی کۆنفدراسیۆنی یەکێتیە کرێکاریەکانی ئیسپانیا لە وڵاتانی عەرەبی، ئەفریقا، ئاسیا و ڕێکخراوی جیهانی کار لە پەیامێکدا ڕایگەیاند شەریفە محەممەدی بە بیانووی چالاکی لە ڕێکخراوەیەکی سربەخۆی کاریگەری دەست بەسەر و کۆمەڵێک تۆمەتی ناڕەوا خراوەتە پاڵ دۆسیەکەی. ئەو چالاکە کرێکاریە لەلایەن دەستگای نادادپەروەری کۆماری ئیسلامی بە ناحەق بە ئیعدام مەحکوم کراوە ئەبێ حکومەکەی هەڵبوەشێتەوە و دەست بەجێ ئازاد بکرێت. لەلایەکی دیکەوە کۆمەڵێک لە ئەندامانی گروپی خوێندکاری ئیتحادیەی کاریگەری DBGی ئاڵمان لە شاری بەرلین کۆبوونەوە و خوازیاری ئازادی خێرای شەریفە محەممەدی بوون. جێگای ئاماژەیەکە ڕێکخراوی لێبوردنی نێونەتەوەیش ڕۆژی ڕابردوو لە بەیاننامەیەکدا سەپاندنی سزای ئیعدامی بەسەر ئەو چالاکە کرێکاریە شەرمەزار و خوازیاری ئازادی بێشەرت و مەرجی بوون. بەڵێ ئازیزان و خۆشەویستان گەشتیوەڵەکانتان پێشکەشکرا فەرموون بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە.